سڵاوتان لەبێت بەڕێزان، کارزان عوسمانم لە ستودیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵتانم بۆ چاوتوێکردنی پرسە گەرم و گرنگەکانی ڕۆژ دیارە پیرۆزبایی جەژنی نەورۆزتان لێ دەکەم. بەیانی دەبێتە سەری ساڵی نوێی کوردی، دەچینە ناو ساڵی 2722 کوردیەوە، بۆیە لێرەوە پیرۆزبایی خۆم ڕادەگەێنە. من ئەم شەو مەبەستمە لەسەر نەورۆز بوەستم، یعنی جۆرێک لە نیقاش و لە گومان دروست بۆ لەسەر ئەم بابەتە کە بەداخەوە ڕەنگە میدیا ژۆک و پێویست نەیتوانی بێ ڕۆشنایی بخاتە سەر ئەم پرسە و هەر سەیریشە، یعنی بەوەی کە بۆ خەڵکیش ڕەنگە وەکو پێویست گرنگ نەبێ. هەر ئەوە پرسیارێکی جددیە کە بۆچی مەسائلە نەتەوایەتیەکان بۆ ئێستای ئێمە وەکو کورد بە گرنگ نابینرێ. یعنی بەڕاستی من پێش دەستپێکی بەرنامەکە لەگەڵ میوانەکەم گفتوگۆی ئەوەم کرد کە ڕەنگە هەندێک خەڵک ئێستا کە بە دیارمانەوە دانیشتون ئەگەر ئەم تعبیرە دروست بێ ڕەنگە گاڵتەیان بە بابەت و بە تەوەری بەرنامەکەمان بێ. بەڕاستی جێگەی پرسیارە بۆچی هەمومان لەوە تێدەگەین کە دۆخێکی نەخوازرا و دۆخێکی ناجۆر لە هەرێمی کوردستاندا هەیە، هەر لە بابەتی سیاسی، هەر لە بابەتی ئابووری. ئێمە دەزانین یعنی بەرەبەیانی ئەمڕۆ بۆ نمونە دوو کەس گیانی لەدەستداوە لە سەری وەرگرتنی موچەی خانەنشینیدا. هەموو ئەمانە گرفتن، دەبێت قسەیان لەسەر بکرێ، بابەتی مناقەشەن، بابەتی ڕەخنەکردن و بابەتی گلەین. بەڵام بۆچی پرسە نیشتیمانەکان، بۆچی پرسە نەتەوایەتیەکان دەکرێت بە قوربانی ئەم بابەتانە؟ بۆچی تێکەڵی ئەم پرسانە دەکرێت لە کاتێکدا مەسەلەی نەتەوایەتی هی کەس نییە جگە لە هەمومان، هەر یەکێک لە هەرێمی کوردستان، لە هەر چوار پارچەی کوردستان، لە هەر شوێنێکی ئەم دنیاە بێ، مادەم ناسنامە و شوناسەکەی کوردبوونە، کەواتە دەبێت خاوەنی هەڵگری ئەو قەزیە بێ، واتە هەڵگری قەزیەی کوردی کە قەزیەکە لە مێژە نەمانتوانیوە وەکو پێویست بگەینە دەرئەنجامێکی دروست یان نەتیجەیەکی دروست بۆ هەر یەکێکمان. بەرحاڵ ئەمە پرسیارە و بەڕاستی دەشمەوێت گفتوگۆی بکەم لەگەڵ میوانەکانم و بە جۆرێک لە جۆرەکان ڕەنگە تەوژمێکی ئیسلامیش لە ماوەی ڕابردوودا لەسەر پرسە نەتەوایەتەکان، بەتایبەت بۆ لە نەتەوایەتەکان، زۆر بەتایبەتتر لەسەر مەسەلەی نەورۆز ڕەنگە هەندێک گومان و شکیان دروست کردبێ لەسەر ئەم پرسە. بەڵام خۆ بە نەتیجە ئەوە سەرچاوە مێژوویەکانن بڕیار دەدەن لەسەر ئەوەی ئەم بابەتە ئەسڵ و فەسڵەکەی چۆنە. ئێستا باز لەوە دەکرێت کە نەورۆز جەژنی کۆمەڵێک نەتەوەیە لە ناویدا کورد. زۆر جار باز لەوە دەکرێت نەخێر ئەسڵەن پەیوەندی بە کوردەوە نییە، ئەمە هی فارسە یان هی فڵان نەتەوەیترە، کورد خۆی پێدا هەڵواسیوە. نەخێر ئەساسەن نەورۆز بابەتێکی ئەفسانەیە و جگە لە چوونە ناو فەسڵی بەهار هیچی دیکە نییە. من دەمەوێت ئەم شەو بپرسم نەورۆز چییە، لە چێوە هاتووە، ڕەگ و ڕیشە مێژوویەکەی چییە، کورد دەبێت خاوەنددارێتی لە نەورۆز بکە. خەڵکی ئێمە وەختێک لە 20 مانگ و لە 21 سێدا خۆشی دەردەبڕێ و شایی دەکا و ئاگر دەکاتەوانێ حەقێتی یان خەڵەتێنراوە و هیچ پەیوەندیەکی بەمەوە نییە، چونکە دەوترێ دەما زۆرتر تابعێکی ئاگرپەرستیشی هەیە کە ڕەنگەمە زۆرتر تەوژمە یان ئەو ئیتیجاهە ئیسلامیە کاری لەسەر ئەمە کرد بێ کە من ئەم شەو دیسانانی گفتوگوی ئەو بابەتەش دەکەم. با پێشەکەکەم هەر ئەوەندە بێ، بە سوپاسەوە میوانەکەم سۆران حەمەڕەش مێژوونووسی کورد و شارەزای کوردناسی زۆر سپاس دەکەم کە لە ستۆدیۆ لەگەڵم دەبێ. هەروەها لە هەولێرەوە بڕیارە خوسرە و جاف نووسەر لەسەر هەمان بابەت ڕاستەوخۆ میوانمان بێت، سوپاسی ئەویش دەکەم. وەکو هەمیشە ئێوەش دەرفەتان هەیە بەڕێزان، حەز دەکەم سەرنج و تێبینی و قسەکانی ئێوەش ببینم کە بە دڵنیاییەوە دەرفەتان هەیە لە لایڤی بەرنامەکە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. من کۆمنتەکانی ئێوە دەبین و چاوێکم لەسەر کۆمنتەکانی ئێوە دەبێت. کاک سۆران سپاس دەکەم. زۆر سپاس کاک کارزانجی. بەر لەوەی بچمە سەر پرسیارە ئەساسیەکەم کە مەسەلەی نەورۆزە، حەز دەکەم سەرنجت لەسەرەوە بزانم بۆچی هەستی نەتەوایەتی، بۆچی حەسی نەتەوایەتی لای ئێمە بە جۆرێک لە جۆرەکان بێبایەق بووە، جیل لە دوای جیل خراپتر دەبێ. یعنی ڕەنگە بۆ خەڵک گرنگ نەبێ بڵێ باسی چین بۆ دەکەی. زۆر جار ڤیدۆمان بینیوە لە سۆشیال میدیا دەڵێ نیشتیمانەکەم ئاڵاکەم شوناسەکەم دەفرۆشم بە 250 دەفرۆشم بەوەنە. بۆ ئەم هەستە خراپە بەرامبەر بە کوردبوون و بە قەزی نەتەوەی هەیە؟ پێش هەموو شتێ پیرۆزبایی جەژنی نەورۆز لە هەموو بینەرانەکەم، لە هەموو کوردێک لە بەشێکی کوردستانە. سوپاسی ڕۆم دەرفەتە.
پێشەوەی باسی بکەین ئەبێ باسی بکەین ئەم هەستی کە باسیەکەی لە هەر شوپارچەکی کوردستانە یا لە باشوورە ڕاستێکی لە باشوورە لە باشوورە وانە لە بەشەکانی ترا ئێستا من پەیوەندیم لەگەڵ خوێنەر و هاوڕێیانی ڕۆژهەڵات هەیە لەگەڵ باکوور هەمە لەگەڵ بەشەکانی تری کوردستان لەوێ ئەم هەستە نەکینە یعنی لە ڕۆژهەڵات کوردبوون معنایەکی تری هەیە خەڵک داکۆچی لە ناسنامی بە شێوەی ترەکە خۆی لە ڕاستیە ئەوەی ڕوویداوە لەم تقریبن 15 ساڵێکە بەرەو ئاراستێکی زۆر خراپ بەڕوە پرسیارەکە خۆی بۆ وای لێ هاتووە سیاست شتێکی پیسە لە هەر شوێنەبی لە جیهانە سیاست یاریکردنە ینی بەڕاستی یاریکردنە بە هەست و نەستی نەتەوە و بەکارهێنانی هەموو ئەو شتانەی خەڵکە ئەو شتانی کە پەیوەستن بەهای هەیە لای خەڵک سیاست و سیاسی ئێوە بەکاری بێنێ بۆ بەرژەوەندی خۆی ئەمە لە هەموو جیهانە تەبن لە ڕۆژهەڵاتە بە شێوەیەکی ناشینتر جاری وا هەیە ئەچێتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی لەم 15 ساڵەیە کوردایەتی و کوردبوون بە شێوەیەکی زۆر ناشین و بازرگانی پێوە کرێ یعنی ئەبینین لە کاتێکە باسی کوردبوون کراوە بینراوە مەسەن سیاسیەکان بازرگانیان لەگەڵ داعشا کردووە تۆ بۆ ئەوەی کوردبوون معنای هەبێ ئەبێ بەڕاستی مامەڵەی لەگەڵ بکەین کە درۆمان لەگەڵ کرد خۆی درۆ ئەبەسرێ بە کوردایەتی ینی وای لێ ئەکرێ خۆی لە ڕاستیە وەکو وایە ینی نمونەی تر بێنەوە مەسەن دیموکراتیەت کەسمان لاریمان لەوە نیە دیموکراتیەت سیستەمێکە هەمومان پشتگیری لێکەین وانە بەڵام ئەگەر پارتێ لا شوێنە دروست بێ لە جیهانە یاری بە دیموکراتیەت کە ئێمە نابێ هێرش بکەینە سەر دیموکراتیەت ئەبێ ئێمە دیموکراتیەت لەوانە بسەنینەوە مەعنا دروستەکەی خۆی بینەوە جا کوردبوون و کوردایەتیش بەڕایی من شتێکی پیرۆزە چونکە ئەمە ئامرازێکە بۆ داکۆچی لە نەتەوەیەک کە زۆمی لێکرێ بەڵام ئەمڕۆ سیاسی کورد بە شێوەیەکی ناشین بەکاری ئەهێنێ ئەمە بابەتێکی ترە یعنی ئەوە ناشین ناکە بەڵام لە ڕاستیە ئەوانەوەیان کردووە یعنی ئەوان بۆ ئاڕاستیان بردووە ئەجینە خۆی ئەوە نییە بەڵام خۆ بە نەتیجە بۆ هەر تاکێک دەبێت ینی بیری لای ئەوە بێت کە ئەم مەسەلەیە پەیوەست نییە بە حیزبێکی سیاسی بە شخصێتێکی سیاسی مەسەلە نەتەوایەتەکان هی هەر تاکێک ڕاستە وانە ڕاستە مەگەر درۆشی لەگەڵ کراوە خۆ نابێت بەرمەبنای ئەمەی تر بابەتی نەتەوایەتی بۆ گرنگ نەبێت کاکەزان خۆی تاک لە ئاستی جیاوازە کاڵین تاک مەسەن لە ئاستی خوێنەواری لە ئاستی تێگەیشتنی جیاوازمان هەیە لە کۆمەلگا هێڵە گشتیەکەی ئەم باشوورە وای لاتوە ڕق لە هەموو شتێکی کوردایەتیەکە و کوردبوونەکە لە بەرەوەی ئەمە بازرگانی پێوەکرا ئەوە کاری لەژێر ناوی کوردبوون و کوردایەتی ئەوە کاری ناشین هەچی درۆ هەچی زوڵمە لە خەڵک لەبەرەوە ئەوان ناشینیان کردووە یعنی ئەوان تاوانبارن لەبەرەوە خەڵک هێرژەکاتە ئەو شتەی کە بووە بە وەکو بڵین وەکو ناسنامەیەک بەس هینێ کردوانە بەهی خۆیان مناڵم داگیر کراوە لەلایەن چەند خەڵکیەوە خۆی بگەڕێنرێتەوە ئەمە هی خەڵکە هی ئەوان نییە کە ئەوە یاریان پێکردو بەکاری ئێنن این ڕۆژانەی بینین هەمومان شتێک نییە ینی بەکار هاتۆ بە شێوەیەکی زۆر ناشین کە جێی داخە بەڵام لەوانێ من خۆم ئەنووسم بەردەوام لەسەر ئەو بوارە خەڵکیی زۆر هەیە سەر لە دەرەوەی ئەوە ینی تێگەشتێکی لە دەرەوەی هینی حیزبی و سیاستە بۆ کوردبوون هەیە بەڵام خەتە گشتیەکە بەداخەوە ینی خەڵک بە شێوێکی سادە کاریگەری ئەوانی لەسەر و بەو شێوە شتەکانە بین زۆر باشە پرسیارە گرنگەکە بەڵێ نەورۆز هی ئێمەیە خەڵک لە خۆیەوە لە ئێواری 20 مانگ دێ ئاگر دەکاتەوە و 21 مانگ دەچێ سەیران دەکا و شایی دەکا و بە بۆنەی خۆی دەزانێ یان بە حەق نەورۆزی کوردانە کاکە بۆی پێشەوەی باسکەم نەورۆزی ئێمە بۆ نەورۆز وا لای ئێمە وا تێک چووە کێشەکە ئەوەی یەک دنیا قسەی لەسەر کرا بۆ ڕەنگە هەندێک جار بەبێ سەرچاوش یعنی گومانێکی زۆر هەیە ینی ئێستا من جۆمان لێ دەبێ ینی خەڵکانێک دەڵێن کاکە ئەوە زوحاکە کە کورد بووە ئەوە کاوەیە کە فارز بووە یعنی تر ئەو بناقەشەی کە دەیبینیە حتما بەداخۆ خۆی مێژوو بابەتێکی هێنا ینی ئامرازێکە بۆ تێگەیشتن لە ڕابردوو خۆی ینی مەبەستی گشتی و سەرەکی مێژوو ئەوەیە بەڵام ئێمە با پێ بڵم چێوچە کارەکەن لەسەر مێژووی کورد ینی کۆمەڵێ ئاڕاستەی فکرین یەکێکیان ئیسلامیە ئەم ئاڕاستەیە ئێوێ نەورۆز بەکار بێنێ بۆ داکۆکیکردن لە فکری خۆی
نەک لە نەورۆز تێبگا ئەم ئاراستێ ئێوێ نەورۆز بکە بە شتێکی ئاگرپەرستیەوەن ئاراستێکی ئەلمانیش مانێ ئەمانیش بە هەمان شێوە ئاراستێکی قەومی ئەلمانی ئەمە ژەڵێ کاوە جاش بۆ زمانێکی زۆر ناشینی بازاری لە بینی ئەم دوو ئاراستەی ئیسلامی ئەلمانیا ئەمانە وەکوتم ئامان گیان ناسینی نەورۆز نییە ئامان گیان بەکارهێنانی هەموو شتێکی مێژووی هەموو شتێکی فەرهەنگی بۆ داکۆکیکردن لە ئایدیۆلۆژی خۆیان ئەمانە بە هەست و نەس ئیشەکەن هەموو وەختێ مرۆڤ کە بە هەست و نەس ئیشی کرد دوورەکەوێتەوە لە لۆجیک و لە عەقڵ بە عەقڵ لە نەورۆز ناگەن لەبەرەوە هەوڵیش نانتی بکەن ئەیانێ نەورۆز بەکار نەورۆزیان بەکار هێناوە گەشتون بە ئامانجەکەی خۆیان یەکێکیانەڵێ نەورۆز کاوە جاشە کەس من پێم ناخۆشە زمانە بەزەمە بەداخەوە ئەی بینی لە ئاستی خەڵکێک بە خوێنەواری زمانە بەکارێن یا ئەمە جژنی ئاگرپەرستە و قسەی بێمانە ئەکرێت ئەم قسەیە لە چۆوە هاتۆ قسێکی دروستکراوە یان هەندێک سەرچاوی تاریخی هەیە کە پشتی پێدەبەستن جا ئەگەر ناڕاستیش بێ ئەوەی کە دەڵێن لە قەوزداوەکو خۆ دەڵێن کاوە جاش خۆی لە ڕاستی ئەمانە هیچیان کاری زانستی ئەکادمی ناکەن بەڵام بۆ نمونە ناوی ئەژدەهاکیان بیستووە چکە ئەلفوبێی ئەمانە ئەژدەهاک خۆی لە ئەسڵا ناوی پاشایکی میدە با دوو بابەت نەورۆز ئەفسانەیە ئەمە ئەفسانە مێژوو نییە یعنی مێژوونوز ناتوانێت مامەڵی ئەفسانە چیرۆژێکی دروستکراوە ئەفسانێکی زۆر جێرینە من ئێستا ئەچمە سەر ئەفسانەکەش ئەچمە سەر پۆڵایی ئەفسانە لە ئەسڵا مێژووە بەڵام ناتوانین مامەڵی مێژووی لەگەڵکەین بۆ ئەوە کۆن بوو ئەوە ینی تەپوتۆزی هەزاران ساڵی چۆتە سەر نایناسینەوە بەڵام بابەتی مێژوویشمان هەیە تێکەڵ بوون لەگەڵ شتەکانە بۆ نمونەمە پاشایەکمان هەیە ناوی ئەژدەهاکە ئەم پاشایە زۆر مهمە بۆ کورد ئەم پاشایە لە بەروی دوا پاشای میدە یعنی نیمچە پەرستنێ لە ناو کووردا پەرستراوە باشە پیرۆز کراوە و زۆریش گرنگان پاشە ئەم پاشایە کە کاتێ میدەکان ڕوخان ئەمە دوا پاشایان بوو وردەکاری مردنی نازانین بەڵام مادەکان دوای ئەو خۆیان بنەوەی ئەو زانە نەوەی هەژدیها ئەم نەوەی هەژدیهایە ئەوە گرنگ بووە میدەکان کە دوایی کوردیان پێوتون لە ناو ئەرمینیا ئاخر ئەرمینیەکان تا درەنگ تا 200 نیانەوە کوردیان و میت بە کورد باشە وشەی ماریان بەکارێنە هەر بە معنای هەژدیا بە کوردیانەوە مار هەژدیها باشە چونکە ئەوە بەسرا بووە کابرایەک زۆر خۆشامە کابرایەکی ئەرمەنی 1500 ساڵەوە پێش لە ئەرمینیا ئەڵێ چی ئەڵێ ئەم شوێنە پێڵەن ئەژدانکان ئەم شوێنە ئەمە خاو خێزانی دوا پاشای مات هاتە ئەم شوێنە لێرە بە هەزاران خزمەکار وشیان هەبوو لێرە دەستیان کردەوە بە ژیان خۆی شوێنەکە هی مادەکان بوو لاسڵا بەڵام هاتن جۆزانەوە بۆ ئێرە بە ناوی ئەوە ناونراوە ئەژدانکان ئێستا تەوەنە و زمانی ئەرمەنیە تەرجمەش کراوە بۆ ئەنگلیزی من بە ئەنگلیزی خوێنەوە ئەڵێ ئێستا خەڵکەکە تەمەن لاوەکو حەیرانیان وتووە لاوەکو حەیرانیان وتووە وتوانە ئێمە هەژدی هاین ئێمە نەوەی هەژدی هاین بەچێ خۆیان گەڕانەوەتەوە جا سەیری مێژوو چەند گرنگە و چەنە شتەکانە یالێک کاکەرزان ئەمەش دانکانە کێ لێ لەدایک بوو بێ بنەماڵی سەلاحەدین بنەماڵی سەلاحەدین ئەمە سەرچاوە نەک بەهین بنەماڵی سەلاحەدین هەچی مێژوو ئیبن خەلەکان کە مێژوونووسی خۆمان و خەڵکی خەلەکانی لای هینا چەنەهای کرد و باری کردوتەوە بنەماڵی سەلاحەدین ینی باوکی خەڵکی ئەژدانکانە لە ئەژدانکانەوە هاتوون بنەماڵەکە لەویا کە خەڵکەکەی زانیوێن یعنی ماڵی سەلاحەدین زانیوانە مادن وەشانازیان بەو ڕست یعنی فەخریان بە کوردبوونیان بە شێوەیەکی سیر کردووە منم کتێبێکی نوێم بەدەستەوە لەو بینە ئەم بابەتەش هێنم هەندێکی مەسەلەی نەورۆز نەک لە خۆی نەورۆز بەشێکی گەورەی کتێبەکەیت چونکە لە کورد تێناگەیت تا لە نەورۆز نەگەیت من ینی کتێبەکەم تا ساڵەنەوە پێش وامەزانی گەشت بۆ ئەو قسەیەت کرد بۆ کامیان کورد ناگەی تا لە نەورۆز نەگەیت بۆ ئەوەندە پێ بڵێن چۆن تا ساڵە لەمەوە پێش کتێبەکەم وامزانی تەواو بۆ هین لە پڕ ڕۆژێک کۆمەڵی من یعنی 30 ساڵە شت کۆکەمەوە یعنی سەرچاوی وام هەیە لەوانێ هیچ زانکۆیەکی کوردستان ناگای لێ نەبێ هەمووشی هەست شتێک هەیە بە سەرنجی نووسم لە شوێنێکا دایانم شتم هەیە 15-20 ساڵ یەک وشە سەرنجی ڕاکشاوم نەمزانیوە مانای چێ نووسیمە لێ هەڵم گرتووە لە پڕ ڕۆژە شتێکی ترم ئەیالێک لە پڕ نەورۆز بوو بە چی بوو بە کلیلی تێگەیشتن لە کورد مەجبور تەسەورەکەی ساڵانەوە پێش کتێبەکەم سەر لە نوێ گۆڕیەوە چونکە نەورۆز کلیلی تێگەیشتنی کووردە ئێمە جا ئەوە بگەڕێمەوە سەر حەقایەتەکەی کوردەکانی ئەرمینیا و توانێ ئێمە نەوەین هەژدیهان بەڵام لەم شارە زورا گوند هەبووە ناوی مێرکاوە بوو بە ناوی کاوە
لە ڕاستیا کاو ئەوە جا من بابەتێکی مێژوویم تێکەڵ کردبووتم بۆی ئاگامان لێبێ ناوێک هەیە هی پاشایەک ئەمە مێژووە خەڵک ئەم ناوەی بیستووە هات ئەوانی لە مێژوو تێناگەن بەپەلە وڵا کاوە هینە ئەژدەهاک میدیە و کاوە هینە ئەمە خۆی قەراریاوە نەکەین لە ڕاستیا کاوە و هین وردەکارەکەی هەموو پێناڵم شکە کتێبە لیزی و کوردیەکەم کە لەم ماوە بە دوو زمان دەرەچێ وردەکاریەکانی تێ بەس من یەکشتە پێڵم کاوە و ئەژدەهاک دوو خوداوەندی کوردین ئەوەی لە بینیانە ململانێکی مێژوویە لە بینی ئەم دوو خوداوەندا ئەم دوو خوداوەندە ڕێک لە فەرهەنگی کوردیەوە هەڵهاتوون هەردووچیان کورد هەردووچیان خوداوەندی کوردی بەڵام لەگەڵ سەردەما بوون بە ئینسان من وردە من ڕسمی هەردوو خوداوەندەکەم هەیە بە ڕسم هەمە باشە بۆ بینە ڕوون بێەوە بەس دەوەیە کە دەڵی خوداوەند لەناو ئەفسانەکاندا خوداوەندن لەناو دینی کۆنا دینی کۆنی مێسۆپۆتامیا دینی ئەم ناوچەیە کە 4 من ڕسمی خوداکەشم دۆزیێتەوە هەردووچان کە بە هەیکەل کراوە ئەمە دوو خودایی ئەمە تەوە بۆ چونێکی نوێ کە ئاوا هاتووە کە زوحاک با بڵێن ئەژدەهاک وانە بەڵێ ئەو زاڵمەکەیە و غەدری کردووە و زوڵمی کردووە و ئەوەی کە تێکشکێنەری ئەم زوڵمەش بووە کاوە بۆ ئەم ڕەمزە ئاوا هاتووە بۆ بە جۆرێک لە چیرۆک و لە هی نیژانی ئەفسانە هەڵگری مێژووی نەتەوەیەکە ئەگەر لە قوڵایی نەگەین لە هیچ تێنا من بن ئاوا ڕۆژ بە ڕۆژبینی ئەفسانە چۆن گەڕاوە سەردەمانە پێم وتی کوردەکانی هین و دوانە چی ئێمەنەوەی هەژدی دە کوردی تر هەبووە خۆی بە کاوە بەستۆتەوە مەسەلەن سەیریکە شاوی سکولی ئەڵی چی ئەمە 600 ساڵەمە پێش دوو بەرە و دوو ڕوئیای جیاواز بوون دوو ڕوئیای یەکیان پشتگیری لەم خوایە کردووە ئەوەی تریان جا قوڵاییەکی گەورەی لە مێژووی کووردا هەیە لەسەر من نەبووی پێ کابراایەک شاوی سکولی 600 ساڵەمە پێش کە یارسانە کاکەیە ئەڵێ ئەسڵە منجە کورد ئەسڵە منجە کورد بابۆم کوردەنان ئەسڵە منجە کورد من ئەو شێرەنان چەنی دەستەی کورد سلسڵەی سوپای زوحاک کردم هورد ئەڵێ من کوردم من ئەسڵی من کووردە ئەمە 600 ساڵەوە پێش سەیری ئەم قوڵاییە ئەڵێ من ئەو کوردەم کە لەگەڵ کۆمەڵە شێری کووردا سلسڵەی سوپای زوحاکمان ورد کرد ئەمە تەمەن ئەمنە هین بووت لەناو فەرهەنگی کوردیە بەڵام سەیریکە لە شوێنێکی ترە ئەفسانەکە لەگەڵ سەردەما کۆن ئەمە دوو خوداوەندی کوردین بەڵام تقریبا نزیکەی 1900 ساڵەمە پێش 1500 ساڵەمە پێشتر کورد ئەوە قایەتی بژێڕای وەڵا ئەمە کۆمەڵە دیفاع لە هەژدیهاکە و کۆمەڵێ لە خوای تر سەردەم ئیتر گۆڕاوە ئەقڵ و سەردەمە گۆڕێ وتوانە چی وتوانێ دینەوەری کە مێژوونووسێکی کووردە لە ساڵی 800 یعنی 1200 ساڵەمە پێش ئەڵێ کورد ئەو کەسانن کە ڕۆژانە کەسێکیان سەر نابڕی بۆ زوحاک باشە بۆ بڵێنینەکانی سەرشانی کابرایی چەکیانی ناکوشت ئەوی هینی مەڕی تێکەڵە کرد گەنجێکی نەجادا هەموو ڕۆژەم گەنجە کە نەجاتی ناچوونە شاخ نەتەوەی کورد لەمە دروست بووە لەوانەیە لە زوحاک نەجاتیان ئەمە چیان کردووە نەیانتوانیوە لە ئەفسانەکە خۆی کورد یەک نەتەوە لەگەڵ نەورۆزایەکە کارزان هیچ نەتەوەی لە نەگەڵ نەورۆزانی کورد نەبێ کورد ئەم قسەیە تەحەدای لە پشتەوەی چونکە منڵم کاکە مەسخبنش بەبەستنەوەی ئەم مناقەشەیە تۆزانی مناقەشەیەکی تاریخیە و زۆر هەڵدەگرێ و فارسەکان بەهی خۆیانی دەزانن بەڵێ جدلێکی زۆری دروستە کە دەڵێم تەحەدای لەگەڵدایە ئەم قسەیە مەبەستمەوەی سەرچاوە و دۆکمنت بەقەدەوە هەیە کە پشتڕاستی کاتەوە مەسەلەن ئێستا وەکو پێم مەسەلەن 600 ساڵەمە پێش شاوی سکولیم بۆ باس کردی باشە شاوی سکولی خۆی بوانە داناوە کە زوحاکیان کرا دینەوەری یەکەم کەسە مێژووی کوردی نووسوە لە مێژووە پێش شەرەفخان بە 6 ساڵ پێش شەرەفخان ئەمە پیاوێکی زانای ئەگەر کورد نەتەوە یعنی جێل نەکرایە ئەمڕۆ ئەبوایە هەیکەلی دینەوەری لە هەموو شەکسپیر قەت بەقەی دینەوەری گەورە نییە بەڵام شەکسپیر چێ گەیرەگرە نەتەوەی لە پشتی و ئەلیس عالەمی داگیر و توێتی ئەمە مهمە هەمومان ئێمە حقایەتێک ئەڵێینەوە کە فەرز کراوە بەسەرمانە ئێمە دینەوەری ناناسین دینەوەری کتێبی لەسەر ماتماتیکێ لەسەر کەشناسی لەسەر ئەمە جامێژووی کوردیشی نووسیوە کتێبەکەی وونە بەڵام هەر وەختە سەرچاوەکانە ئەو سەردەمە نایهاتوو ئەمە لەسەر ئەسڵی کورد قسەکە لە شوێنێکە ئەڵێ کورد ئەوانن ئەواڵێ کە لە ئەژدەهاک ڕزگاریەم مەسعودی یەکێ لە تیۆریەکان لەسەر کورد کە ئەو سەردەمە باسیەکە ئەینشت ئەمە چەندین جار مێژوونووسی فارس چەنە ئەمەی دووبارە کردوتەوە ئێمە لە ئەسڵا ئەمە هەمووی دینی کوردی کۆنە من ناتوان هەمووی بۆ باسکەم لێرە وەکو پێم وتی بۆ کتێبەکەم داناوە بەس سەرە قەڵەمەکانی بۆی هین بینەر تێبگا ئەمە باسی چێکەین دەبن فارسەکان بۆی حقایەتی فارسە بۆ باسکەم باشە
کاکارزان ئێمە لە شتێ تێ نەگەیشتون داگیرکردن پرۆسێکی زۆر قوڵە داگیرکردنەوە نییە نەتەوەی بێت و بڕوە نەخێر داگیرکردن هزرە داگیرەکە ئەمە زانستە کاکارزان خەڵکانی هەیە وەکو زانست مامەڵە لەگەڵ ماکەن کابرای هێنای پاولۆ فێریە ئەم کابرای خەڵکی بەرازیلە ئیشی کردووە لەسەر پەیوەندی ئیشی یعنی زانستی نەک بەڕقوچینە نا پەیوەندی لەژەی نەتەوەی باڵادەست و نەتەوەی ژێردەست ئەم پەیوەندیە چۆن نەگوزارێ ئەڵێ پاش ماوەیەک ئەمە بە زانست پیشانتەیە ئەم ئیشی لەسەر بەرازیلیەکان گەرەوە بەرازیلیەکان پرتوغالەکان داگیری کردوون ئەمڕۆ زمانەکان بەرازیلیە ئەمەڵێ چی ئەڵێ نەتەوەی ژێردەستە ئاگای لە خۆی نییە پاش ماوەیەک دووبارەی حقایەتی نەتەوەی باڵادەست دەکاتەوە جۆ لێمە کاکردن جامە زۆر گرنگە نەتەوەی کورد ئەمڕۆ زۆر مناڵ کە قساکە جێمە بە کوردەیە هەر ئێشتا گاڵتە بە فەرهەنگی کوردیەکە جا بەشێکی ئەولایانی پێشتر پرسیای و بەشێکی سیاسیە بەشێکی ئەمەی داگیرکراویە تۆ ئێستا قسەی تورکەکەویت بەخۆی نازانی قسەی عەرەب و فارسەکەی تۆ کە ناسنامەیەکی درۆینیان بۆ تۆ دروست کردووە کە گومان لەسەر نەورۆز دروست دەکەی بەڵێ نەک لەسەر نەورۆز لەسەر هەموو شتێکی خۆت کاکە من بۆچوونی کوردم هەیە لە ساڵی 1960 کورد لەسەر خۆی چیڵێ ئەڵێ هەچی زاناکانی ئەم ناوچەیە لە ئەسڵا ئەڵێ ئادەم بە کوردی قسەی کردووە نەک ئەو پێغەمبەری بەهاءالله زانی بەهاءالله کە پێغەمبەری بەیەکان 200 ساڵەوە پێش لە ناوچەی سلێمانی ژیاوە کتێبێکی نووسیە سەرەتاکەی بۆ دەست پێکا ئەڵێ ئادەم بە کوردی قسەی کردووە ئەمە تەمەنە باسی ئادەمێکی کۆنەکەن ئەم ئادەمە هینە نا کاکە ئەمەی کە لە قورئاندا طبعا ئەم ئادەمی پێش تەوراتیش باسەکە چکە ئادەم لە سۆمەری باسی کردووە ئەمە کابرایەکی زانای کۆنی زەرائی و یعنی مثلا ئیبن وەحشیە بۆ نمونە کە باسی ئادەمەکە باسی ئادەمێکی زاناکە کە خاوەنی چەندین کتێبە تەنانەت زانای کورد شارەزووری شەمسەدینی شارەزووری کە باسی ئادەمەکە باسی ئادەمی هین ناکە ئەڵێ کتێبەکانی بینیوە چونکە ئادەم زانایە لە ئەسڵا تێکەڵی دین بەس ئەو وابەستەکردنە تەنیا بە کوردەوە بۆ چونکە هەندێک سەرچاوی تر هەیە یعنی من لەسەویستم بچمەوە سەر ئەو یەکێک لەم چەند ڕۆژێ پێشودا بابەتێکم خوێندەوە لەسەرەوە کە دەڵێت نەورۆز هی هەموو نەتەوە باریەکانە نەک بە تەنیا هی کوردیان فارزیان نەتەوەیەک بە تایبەت بۆچی ئێستا تۆ دەڵێی تەنیا و تەنیا هی نەتەوەی کوردە لە کاتێکا واضح حەسەر بە ئارەکان وانە یعنی ئەمە یەکلا بۆ ئەوەش وەڵامە ئەمە کاکارزان ئەمڕۆ جژنەکە بۆ بە جژنەیەکی هاوبەش لە بینێتەوە بەس من باسی بنەچە و مێژۆگەم نووسم ئەمێ تێبگەم ئەمێ تێبگەم من تا ساڵە لەو پێش لەو بڕواوم ئەم جژنە هاوبەشە و بەگومانەوە سەیری زۆشتمە کردنی ئەمە من هەموو شتێ بە گومانەوە سەیرەکەم بەڵگەنامەم پێمەڵێت چییە چکە کەسمان لەوێ نەبووی لە ڕابردوو ئەبێ مێژونیست ئیشی چیە بەڵگەنامە سەیرەکە و ئەیالێک معنای پێە من بڕوام وابوو ئەم جژنە هاوبەشە و دەمێکشە هاوبەشە من ئەسا خۆم من ناوم سۆرانە ئەمە یەکلام قەت گومانم لەوەنی یەکلام کە یەکەم کەس لە جیهانە ئەو جژنەی کردو کوردە یەکەم کەس ئەو جژنەی جێراوە کوردە لە کوردستانە دەست پێ کردووە ئێشتانەتەوەی فارس ناوی نەبووە لە هیچ شتێکی مێژووە کورد ناوی هەبووە و جژنەکەشی جێراوە ئێشتا فارس بوونی نەبووە وەکو ینی وەکو نەتەوە نەبووە ئێشتا دروست نەبووە جا ئەمەیکە ئەم حقایەت بۆ نەبووە بە قەزیە بۆ نمونە بۆچی خۆ من دڵنیام ئەگەر لە کوردستانی ژەم مەسەلەیە وەکو پێویست بەحس و ڕیسێرچ و لێکۆڵینەوەی لەسەر نەکرابێ خۆ لە زانکۆکانی دنیادا کراوە بۆ قەدەم قسەیە نەکراوە ئەم سەرچاوانە وەکو دەڵێ لەکوێدا بوون ئەوەندە قرس بۆ دەستخستن و دەستکەوتنیان تاوەکو ئەم قەناعەتە ئاوا درەنگکەوێ کاکەرزان من سەرچاوی دنیا پیری کردوم هەر ئەم ڕیشەس پێم ئەوێ بڕوا بکە ئەمڕۆ ئەسە ئەنتەرنێت بۆ چوونی ئەوروپا بۆ بکەمەوە لەسەر کورد لە ئاستی دەستگای ئەکادیمیە شەرمەکەیت وا نەزانی ئەوەی لە ئەوروپا نووسرێ زانستە من ئەم کتێبم بەشێکی گەورەی نەقدی ڕێچکەی ئەوەی ئەوروپی جا من بۆ ئەم کتێبە بە کوردی ئیسفادەی نییە چکە زانکۆ لێرە چی لەسەر بڵێ ئەوروپا دەوترێ پێدوانە بێ زانستە بۆ لەبەرەوەی دژی کورد لەبەرەوەی ویستی ئێمە بابەتێکی یەکلان کردوتەوە پرسیارەکە زۆر باشە پێ تۆ زەلەوە پێش باسی ئاری کرد فریانەکە دیشکە بە موزوعەکانمان تێکەڵەوە و دەوڵەمەنم بە کورد زۆر دەوڵەمەنە لە بابەتە یعنی چین بۆ مڵاو بۆلا ئاری حقایەتە زای ئاری حقایەتە تەوان من بابەتی گەورەم لەسەر نووسیوە لەسەر ئاری چۆن حقایەتە تەوان ئێستاش هەندێک لێکۆڵەری نەک بەشێکی زۆری لێکۆڵەرە لە حقایەتە لە ئەسڵا ئەمانە ئەوروپا ئەمڕۆ مەبینە ئەمڕۆ بە زانستی ئیشەکەن بەس بناغی ئیشی ئەوروپا زۆر سیاسیە
ئاریەکان لە ئەسڵا حقایەتێکە ئەوروپیەکان لەو پەڕی قەومیەتە دروستیان کردووە بە هەست و شعور دروستکراوە ئاری ئەسڵن لەسەر سێ چوار کەلیمە دروستکراوە زانست نیە ئەسڵن ئەمە ئەسڵن یەکێک من ئەم کتێبەم یەکێک لە تێکدەرەکانی مێژووی کورد ئەم تیۆریە هەر لە خۆی حقایەتی دروست وڵا کۆمەڵە سپی لە باکووری هیندستان و نازانم چی لەوێ دروست بوون و ئەمە حقایەتە طبعا ئێستا زۆر لێکۆڵەری نوێ ئەڵێ حقایەتە ئەمە ئەسڵن لە دەروی زانستا کراوە ئەمە قسەی من نییە بەتەنها بەس منیش یەکێکم لەوانەی پشتگیری لەواکەم جا کێشەکە ئەوەیە بۆی لەسەر کورد تێبگەی ئەبێ یەک دنیا تیۆری هەڵۆشێنیتەوە کە لە بناغەوە نووسراون لەسەر مەسەن ئێستا بە حقایەتی ئەمە وازای میدەکان کۆچبەر بوون هاتون دەکاکە من کتێب و سەرچاوم هەیە 2300 ساڵەوە پێش 2300 زین لە شوێن نووسراوە کارزان لە بابلە باشە باسی سەرەتایش پاشاکانی بابلەکە سەرەتایی کە بابل دروست بووە ئەڵێ مادەکان یەکەم پاشا ئێ باشە ئەمە بە پێچەوانەی ئێکاکە خەڵکی ناوچەکەی خۆی بووە خەڵکی بابل بووە خۆ قابل ئەو بەغەڵەت بینوسێ ئەمانە هاتوون لە زانکۆکان و حقایەتیشیان دروست کە گوایە مادەکان هاتوون ئەمە جا من بۆیە پێ دەڵم ئەمە ئەبێ کاری زانستی گەورەی ئەوەی ئێمە قسەمان نییە ئێمە وەکو کورد ئێمە خەڵک ئێمە ناسێنێ خەڵکی دەرەوە ئەڵێ کورچیە کاکە وەرە من ئینسایکلۆپیدیای بەریتانی پیشانە بە سەکوور قساکە پێ و پێکەنی نییە ئەڵێ دەوەرە مە دەستگای زانستیە ئەڵێ کورد تا هەربی عالەمی یەکەم نیشتەجێ نەبووە کۆچەر بووە کاکە من ینی ڕوانگەی پیشانێم هی کورتی ساڵی 800کان ئەڵێ ئای لەو نەتەوەیە چ فەخرێکی بەخۆی کرد یعنی چۆن وشیار بوو بە زانستی خۆی تۆ ئەزانی کۆنترین گەلم لە کوردستانە ڕوا دە کوردەمەی زانیوە ئەزانی کاکەزان یۆنانیەکان ئاماژەیان پێکردو جامە هەمووی لەم کتێبم مایەکە کە کابرای یۆنانی ئەڵێ ئەمە باوکی کووردە باوکی کووردە زانی کێیە نیوەخوایەکە ئەوەیە کە زەراعەتی دۆزیێتەوە ینی ئەمە هەمووی نووسراوە لەو شوێنەی کە کۆنترین گەنم کە ئەمە جامانمڵم ئیشی مێژونووس ینی ئەم شتانە لێکە کابراایەک ئیشی شوێنەوارەکە کاکەرزان لە باکووری کوردستان شوێنێکەیە گەمی دۆزیێتەوە ئەڵێ لەوەچی ئەمنەوە ئەگەنمە لە عالەما یەکەم شوێن لێرادن دۆزرابێتەوە لی شوێنێک نییە لەوەچی ئەم خەڵکەنە بە هەموو ژیانیان ناسان بێ لە ناو کوردستان لە ناو جەرگەی جەزیرە و بۆتان باشە ئەمە کابرای ئەمە هینە ئەفو ئەمە شوێنەوار ناسێک ئەمە زانستی عیلمی ئەمڕۆیە کەس ناتوانین کاری لەمە بکات چکە بەڵگەکی دەرهێناوە فەحسی کردووە کۆنترینگەنمە لە عالەمە کە چێنراوێ باشە ئەمە یەک لایە دە من چوم ڕێک لەیە چیم دۆزیێتەوە کابرای ژێنانیەتەوە 2000 ساڵەوە پێش ئەڵێ ئەمە کوردی فلانە فلانی باوکی کێیە ئەو ئێکە زەراعەتی دۆزیێتەوە ئەمانە ئەنجا دوو زانای گەوری زەراعەت هەمووی ئەوەی کە پێم وتی دینەوەری ئەمانەجا باشە کاتی خۆی بۆ ینی ئەو قسێت سەرنجی ڕاکێشام تۆزێک ڕایگرتمەوەی کەوتت مەسەرەی ئارەکان جگە لە حکایەتێکی چیتر نییە بەڵام تۆ لە کتێبی کورتکەیە بەڵێ زۆرتر هەوڵی ئەوەدا بوو کە بڵێ زمانەکەی ئێمە ئەستن سوودی لێبینراوە نەتەوە هاوبەشەکانمان سوودیان لێبینیوە نەک من یەکەم کەس بووم ئەو وەختە ئێستا بڵاو بۆ تۆ ئەڵێن من ئەڵم زمانی هەندۆ ئەوروپی لە کوردستانەوە ڕۆشتووە لێرەوە ڕۆشت و دەستکاری کراوە ئەی بینی من تاوان وشەی کوردی و بۆیە چەند کتێبەکە من ماوەیەکی زۆر لەمە پێش لەبەرەوەی دەرچۆ خوێندومەتەوە ئێستا بۆی گەڕامەوە لەسەر ئەساسی و قسەی خۆت دەڵێ بەشێک لە وشانە کوردی نەکورد دەستکاریکردنەوە چوونەتە بۆ نمونە ئەومانەکان بەکارێنن بۆ نمونە نەتەوە و وڵاتان و دەوڵەتانی دیکە بەکاری دێن کاکەزان ئەلەم کتێبە نای گوندی پیشانێم ئەم کتێبە تازەم باشە بەس بە ناوەکەی ناوەکە ناڵم پێ ناڵم لێرا لە بەرەوەی بۆ کتێبەکەی حەزەکەم خوێنەر ئەم کتێبە جارێکی تر کورد لە هەر شوێنەبی لە جیهانە یعنی ئەمە دیایی بۆ ناکەم ئەمە تەمانم سەرف کرد چکە بۆ خۆم یەکەم جار بۆ خۆم ویم بووکە ئەم گاڵتە و گاڵتە جارە کە تێگەیشتم جاوەل حاڵ ناوی گوند هەیە لەم کوردستانە باشە لەگەڵ زمانی ئینگلیزی لەگەڵ زمانی ئیتاڵی لەگەڵ زمانی 5000 ساڵی لەمەوە پێش و کوردی هاوبەش بێ دەستکاری جا ناوی هینیش ئالۆس ئەم ناوە هەر بە ناوی ئەو گوندا ئەزانی جا ئەوە ناوەکانی پیشانم جملا نەکەین ڕستە پیشانێم چۆن ڕستە لە کوردستانەوە بڵاوە بێتەوە بە عالەمە ئەم کتێبە بۆیە بە ئینگلیزی نووسم بۆی من لەگەڵیا گەشتێکی جیهانیەکە ئەڕۆم لەگەڵ زانکۆی ئەوروپیا قساکەم بۆی ئەم نەتەوە دێرینە من حەزەکەم گفتوگۆکەمان زۆر لە مەزیاتر بەڵام خۆشە دەگەڵ کاتەکەمان هەر ئەوەندە هاوکار دەبێمە دەکەم بە کۆتا پرسیار بەڵێ ئەم نەتەوە عەزیمە ئەم زمانە عەزیمە بەڵێ بۆ ئاوها وەکو دەڵێ تەخت و تاراجی تێک دەچێت بەڵێ
بۆ هەموو شتێکمان دەسڕێتەوانێ لە کاتێکا شارستانەتەکانی تر کە تۆ خۆت ینی دەتەوێت پشڕاستیەوە بکەیتوانێت کە کورد پێش و شارستانیان تەڕاست بۆ توانیویانە ئەوان بەهێزتر بن ئەوان ئیدامە بە قووەت و بەهێزی خۆیان بدەن لە حکومڕانی لە سەرزەوی لە نقاشە فەرهەنگیەکانیشیان طبعا ئەو پرسیارێکی زۆر قوڵ و وەڵامی زۆریان بەس من بۆی ئاسانی بکەم دووسێ نمونە بۆیانمەوە نەتەوەی میسر نەتەوەی میسری نەتەوەیکی ینی هێنن شارستانەوەن دەئیبینی ئەمڕۆ ناسنامەیەکی عەرەبیان بەخۆیانەوە ناوە هەر خۆیان بە عەرەبە ناسن باشە واز لە ناسنامەی خۆ بێنی نەتەوەیکی یەک یۆنان لە هەندستانەوە هەتا هەموو ئەوروپای حکومە کرد باشە ئەمڕۆ یۆنان ئەوروپا فرای نەکەوتا لەژێر دەستی تورکا بوو جا کورد خۆی زۆر قوڵە کورد مەسەلەکانیشی زۆر قوڵە مەسەڵەن لێ دنیا دەوران دەورانە یا دوعاکە دژمنەکە عاقڵ بێ ئەمانە فەلسەفە و قوڵن دنیا دەوران دەورانە نەتەوەی هەبوو نای ئاشووری گەورەتی ئیمپراتۆریەتی ئەم ناوچەیە بووە جا کێشەکەوەی ئێمە لەم سە ساڵەیە لەگەڵ خۆی ئەم مێژووی کە نووسراوە ئەمڕۆ کاکارزان بەشێکە لەگەڵ ئەم نەخشە تازەی ڕۆژهەڵات ئەم ئێرانە ناوێکی تازەیە ناوێکی تازە ئێران یعنی ئەمەی کە پێویستە خۆ پیان نەوتۆ ئێران تێگەی ئەمە بە حەقایەتی ئاری من تەبەن نەم تێبا کە وردە ئەم شایە چۆن حەقایەتی ئاری و هینیان سوەتە وەلحاڵ سووریا وڵاتێ نییە ناوی عەرەبی سووریا نییە لە مێژووە ئەوەی کورد حکمی سووریای کردو عەرەب قەت حکمی نەکردووە لە سەردەمی ئیسلامیشە تێگەی جا ئەم سە ساڵە حەقایەت و درۆیە نووسراوە ئێمە خۆمان لێ خۆیان بە کاملی لێون کردوین ئەو داگیرکاریش وەکووتە تەسیری هەبووە و پارچە پارچەکردنەوەی کە فەرهەنگیان داگیر کردوین زمانیان داگیر کردوین یعنی لە هەموو ڕوویەکەوە ئێمە داگیر کراو بوون وای کردووە کە ئەم هێزە ئەم قووەتە تا ئێرە بڕنەکە وانە کاکارزان هێزەکە خۆی ئێمە ئاشنانین پێی مثل من سەردەمی ئیسلام ئێمە نازانین سەردەمی ئیسلام ئەم ناوچەی خۆمان حکومان کردو ئاگاداریەوە نین وڵڵا عەرەبەکان هاتن و نازانم چی وایە وڵات دینی کوردیان بابە دینی کوردی تا 600 ساڵەوە بێ عەرەب نەیتوانن دەستکاری کە ئەمە حەقایەتە ئەمە کاکە وەرە سەردەمی عەباسی سێرکە بزانە کورد لەکوێ تا کوێ حکم کردووە ئەسڵەن هاتنی مەغۆلەکان کوردی زەعیف کردووە ئەجینە لە سەردەمی ئیسلامەوەرە سەیری کورد خاوەنی مەسەلەی فتوحاتی ئیسلامی یعنی بەس ماوەیەکی زۆر کەم بووە کاکاتە پشڕاستکراوە بەتاکید بەس نەیانتوانیوە چونکە بوو فەرهەنگێکی و نەقوڵ و نەمێژووی بووە پاش ماوەیە یعنی هەر بڕی نەکردووە دەوڵەتەکان حکومدارەکە هاتوۆ بۆ کوردی خۆی بەتاکی سەری خۆی ئێستا لە کرماشان تا لە ڕوستان دوو دەوڵەتی حەسنەوی و ئایاری کە ئەنازیشی پێڵەن ئەمانە حکمی کردووە لە باکووری کوردستان دۆستێکی حکمی کردووە حەمیدی حکمی کردووە هەزەبانیەکان بەقەی مید مهمن نایان ناسین کاکە لە هەولێرە حکمیان کردووە سەردەمی ئیسلامە تۆ ئەزانی ئازەربایجان بە کاملی کوردی کاکەرزان بڕوا ئەکەی ناوەکەی یەکەم کەس ناوەکەی ناوی پاشایەکی کوردە و من سەرچاوی ئیسلامی پیشانم کاک کە عەقدی بینی ئیسلام و هین ناکرێ بینی ئیسلام و بڵین ئێمە لە عەقدەکە ئەڵێ بێ کوردەکان بپارێزرن تاقە نەتەوە لە ئازەربایجانە کورد یەک نەتەوەیانی غەیری کورد نەبێت یەکەم کتێبی مێژووی لە ئازەربایجانە میرێکی کورد نووسێتی و میرەکە بە خاوەنی ئازەربایجان ناهێنراوە ئێمە هیچی خۆمان ناناسین کاگەرزان ئەوەی لە مەکتەبا پێ لە زانکۆ پێ دەڵێ حەقایەتێکی درۆی دوژمنە بۆ تۆیان دروست کردەوە ئێمە خۆمان ناناسین زۆر سپاس دەکەم من وەکوتم کاتەکەم هەرەوە دەرفە دەدا سپاس بۆی کە ئەم شەو میوانی تاوتێ بووی کاک سۆران بە دڵنیاییەوە لە دەرفەت و لە کاتی ترا ئەم گفتوگویانە شایانیەوەن کە درێژەی هەبێ و دامێک پێ بدرێ بە هیوایەوەی کە کتێبەکەشت بکەوێتە بەرچاوی خەڵک و خوێنەران ئازانێ ناوتی سپاس بۆ ئێوەش بڕیار بوو خوسرە و جاف نووسەر میوان بێت بەڵام دیارە بەردەست نەبوو بەداخەوە بەرحاڵ بەڵام هیوادارم گفتوگۆکەمان بەرهەمدار بوو بێ بۆ ئێوەش تا بەرنامێکی دیکە هەر شاد بن.